ڕۆی بانی باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر دیارە ئەمڕۆ تەوەرەکەمان بابەتێکی گشت و کاڵێ لە ئێستادا وەرزی چاندن دەست پێ دەکات دوایەوەی دیارە هەفتەی ڕابردوو شەپۆلێکی بارانباری هەرێمی کوردستانی گرتەوە بە ڕێژەیەکی باش باران لە ناوچەکانی هەرێمی کوردستان باریوە کە لە هەندێک ناوچە زیاتر لە 150 ملیم بۆ 200 ملیم باران باریوە. لە ئێستادا وەرزی چاندن دەست پێ دەکات دیارە جوتیاران دەست دەکەن بە چاندنی دانەوێڵە لە ڕێی کێڵانی زەویەکانیانەوە دام دەستگا کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان ساڵانە کۆمەڵی ئامادەکاری دەکەن بۆ هاوکاری جوتیاران بەتایبەت لە ڕێگەی پێدانی تۆ یاخود بنەتەوە بە جوتیاران بۆ کێڵانی زەویەکانن بێگومان کە دیارە بە دەستپێکی وەرزی چاندن بە چاندنی دانەوێڵەکان بەتایبەت گەرم دەست پێ دەکات کە هەرێمی کوردستان ساڵانە بەرهەمێکی زۆری گەرمی هەیە هەرچەندە بەهۆی کێشە و گرفتەکانی جوتیاران و تاکو ئێستا ماوەی 2 ساڵە کێشەی پێنەدانی پارە بە پاری گەرم بە جوتیاران هەیە. ئێمە ئەمڕۆ بەگشتی باس لە دەستپێکی وەرزی چاندن دەکەین لە سنووری گەرمیان بەتایبەت ئامادەکاری بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیان بۆ هاوکاریکردنی جوتیاران لە پێدانی بنەتۆ و پێدانی دانەوێڵە بە جوتیاران. ئەمڕۆ لەگەڵ سیروان حەسەن بەڕێوەبەری بەرهەمهێنان و پەسەندکردنی تۆ لە بەڕێوەبەراتی گشتی گەرمیان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک سیروان بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەژاری لە بەرنامەی بەیانی باش کوردستان سەتا بۆ دەست پێ دەکەین ئێوە وەکو بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیان ئامادەکاری ئێوە بۆ هاوکاریکردنی جوتیاران لە سەرەتای وەرزی چاندنی ئەم ساڵدا چییە؟ سەرەتا بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی کەناڵەکەتانیش باشتر بۆتەش سڵاوم هەیە بۆ هەموو جوتیارانی ناوچەی گەرمیان و کوردستان بەگشتی. ئێمە لە ناوچەی گەرمیان پرۆژەیەکمانەیە پرۆژەی دابەشکردنی بنەتۆ و بەسەر جوتیاراندا. ئێمە ئێستا لە گەرمیان لە 6 بنکە دابەشکردنی بنەتۆوی گەنم بەسەر جوتیاراندا دەستی پێ کردووە و جوتیاران لە ناوچەکەی ئێمە ئێستا خەریکی وەرگرتنی بنەتۆون. دیارە وەکو خۆتان ئاماژەتان پێکردەم ساڵەکەی ساڵێکی باش دیارە لە سەرەتای ساڵەوە و بارانێکی باش باریوە لە ناوچەکەمان بۆیە جوتیاران بە دڵخۆشیەوە بەرەو پیری چاندنی کێڵگەکانیان دەچن لە ناوچەکەمان. بۆیە ئێمەش بۆ مەبەستە لیژنەکانمان ڕاست پاردووە بۆ دابەشکردنی بنەتۆ بەسەریاندا. بەڵێ ماوەی چەندێکەوە دەستان کردەوە بە دابەشکردنی بنەتۆ بەسەر جوتیاراندا؟ وەڵا ئێمە 2 ڕۆژە دەستمان پێ کردووە بەڵام پرۆسەکە بە خێرایی بەڕێوە دەچێت لەبەر ئەوەی لە ڕێگەی 6 بنکەوە ناوچەی گەرمیان خۆتەزانی ناوچەیەکی فراوانە. ئێمە لە هەموو ناحێ و خەزاکان لە مەڵبەندی قەزاکان بنکەکانمان ئێستا دەست بەکاردن لە دابەشکردنی بنەتۆ و لەگەڵیاندا قسەمان کردووە کە دەبێت لە ماوەیەکی کاتی زوودا دابەشی بکەن بەسەر جوتیاراندا لەبەرەوە کاتێکی دیاریکراوە کاتی چاندن چەند ڕۆژێکە دەستی پێ کردو و تا نزیکەی 20 ڕۆژێکی تر بەردەوامە بێت. بۆیە ئینشاڵڵا لەو ماوەیەدا ئێمە دەتوانین ئەو بڕە گەرمەی کە لەبەر دەستماندایە دابەشی کەین بەسەر جوتیاراندا. ئەو بنەتۆی کە دابەشی دەکەن بەسەر جوتیاراندا تەنها گەنمە یاخود بۆ دانەوێڵی دیکەش هەیە؟ وەڵا ئێبە ئێستا گەنمە ساڵانە حکوومەتی هەرێم ئەوە بۆ نزیکەی 6 ساڵە زیاتر بایەخی بە چاندنی گەنم داوە لەبەرەوە گەنم یەکێکە لە ڕۆکە یەکێکە لە دانەوێڵە گرنگەکان لە ڕووی استراتیژی کشت و کاڵەوە بە بڕبڕەی بواری ئابووری کشت و کاڵ دادەنرێت. بۆیە زیاتر احتیمامان بەوە داوە بریا احتیمامان بە شتەکانی تریش بدایە بەڵامی تر ئەو ئیمکانیاتی دیارە لەبەردەستە ئێمە زیاتر بە گەنم دەیدەین و ناوچەکەشمان زیاتر جوتیاران حەزیان لە چاندنی گەنم هەیە و لە ڕووی کەش و هەواشەوە دیارە گەنم گونجاوترە. بۆیە ئێمە شۆک و وەزارەتی کشت و کاڵ و بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیان احتیمامێکی باشمان داوە بەم بوارە و ئێمە لەم چەند ڕۆژەی پێشوودا بڕی 2430 تەن گەنممان لە وڵاتی تورکیاوە هێناوە کە گەنمێکی باشە و جۆری ئەدەنە 99ە. ئەم گەنمە پەسەندکراوە لەلایەن وەزارەتی کشت و کاڵی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و چەند ساڵێک شەجوتیاران چاندویانە و بەرهەمی زۆر باشە دیارە تەئسیری کردووە لە زیادکردنی بەرهەم لە ناوچەکەماندا. بۆیە ئێمەش ئەم ساڵ کەمێتێکی زیاترمان هێناوە ناوچەکەوە تا جوتیاران بتوانن بەرهەمی باشی لێوە دەست بێنن. جگە لەم بڕێی کە هێناومانە خۆمانیش نزیکەی 1250 تەن گەنمی خۆمانمان هەیە
کە پێشتر جوتیارانی خۆمان بەرهەمیان هێناوە ئێستا ئەو بڕەگەنمەی کە لە بەردەستمانە بە هەموویەوە دەکاتە 3000 و نزیکەی 600 تەن گەنم دابەشی دەکەین بە سەر نزیکەی 4000 جوتیاری ناوچەکەماندا. کەواتە ئەو بنەتەوەی کە هێنراوە ئەم ساڵ کە دابەش دەکرێت بە تایبەت لە سنووری گەرمیان یاخود لە هەرێمی کوردستان تورکیە یاخود گەنمەکە تورکیە؟ بەڵێ گەنمەکە تورکیە، بەڵام پێشتر تاقی کراوەتەوە نزیکەی 2 ساڵ بۆ 3 ساڵ دەچێت لە ناوچەکەمان تاقیمان کردووەتەوە و دابەشمان کردو بەسەر جوتیاراندا. جوتیاران زیاتر ڕەغبەتیان لێ هەیە و گرنگی پێدەدەن لەبەرەوەی جۆرەکەی جۆرێکی باشە و بەرهەمی باشی هەیە کە پێشتر باسم کرد، بۆیە ئێمەش گرنگی زیاتر بڕەکەی چەند بوو کە هێناوتانە؟ بنەتۆوی زیاتر و باشترمان بۆیان دابین کردووە. بەڵێ بڕی ئەو گەرمێک کە هێنراوە چەندە بۆ بنەتۆ؟ 2430 تەنە وەکو ئاماژەم پێدا. بەڵێ بە چ پێوەرێکەوە دابەشی دەکەن بەسەر جوتیاراندا و ڕێژەی جوتیارانی کە باست کرد ڕێژەیەکتان هەیە کە ژماری جوتیارانی سنووری ئێوە چەندە و ئێوە بە چ پێوەرێک دابەشی دەکەن بەسەر جوتیاراندا؟ وەڵا ئێمە نزیکەی 4000 جوتیارمان هەیە کە سەرقاڵن بە چاندنی گەنمەوە. ئێمە بە گوێرەی زەویەکانیان دابەشی دەکەین بەسەریانە. جوتیار هەیە ڕوبەری زەویەکەی کەمە، دیارە ئەبێ کەمتری پێ بدەیت، جوتیارشەیە زیاترە ئەبێ زیاتری پێ بدەیت و هەندێک جوتیاریشمان هەیە نمونەیین بەرهەمی باشیان هەیە ساڵانە، ئەوانە خەڵاتمان داوە پێیان ساڵانی پێش و ناویان لامان تۆمارە، ئەوە دیارە گرنگی باشتریشیان پێ دەدەین لەوا شوێت بڕەگەنمی باشتریان بدەینێ بۆ ئەوەی باشتر هەوڵ بخەنە گەڕ بۆ بەرهەمێنانی گەنم. بەڵێ هیچ بڕەپارێک لە جوتیاران وەردەگیرێت لە بەرامبەر پێدانی بنەتۆدا؟ بەڵێ بەڵێ ئێمە نرخی گەنمەکە بە ڕێژەی لە 150 لیان وەرئەگرین، واتە نیوەی نرخەکەی لە جوتیار وەرئەگرین. نیوەکەی حکوومەت وەکو دەعم دەیدا بە جوتیار، ینی خۆی لە ئەسۆی دەگرێت، ئەو ڕێژەیە پێڵێن پاڵپشتی بۆ جوتیاران. ئێمە نرخی ئەو گەنمە بە 900,000 دینار لەسەرمان دەکەوێت، ئێمە بە 447,500 دەیدەین بە جوتیار. بە شەکەی تری حکوومەت وەزارەتی کشتتوکاڵ دابینی دەکات لە ڕێگەی وەزارەتی داراییەوە. ئەم ڕێژەیە ساڵانە بەردەوامە، نزیکەی 5 ساڵە حکوومەتی هەرێمە پاڵپشتیە لە جوتیار دەکات لە زۆربەی بوارەکاندا و گەنمی شێکێکە لەو بوارانە. بۆیە حکوومەت ساڵانە مەبلەغێک پارە تەرخانەکات هەر ساڵە و بە گوێرەی توانای دارایی خۆی. ئەم ساڵ 1,200 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ ئەوەی دامی گەنم بکرێت لە ناوچەکەمان. دیارە ساڵانی پێشوو زۆرتر بوو، بەڵام ئەم ساڵ کێشەی دارایی خۆتان ئەزانن تەأسیری کرد لە زۆر بوار لە ناوچەکەمان لە وڵاتەکەمان، بۆیە بواری گەنمیشی گرتەوە. بەڵام ئێمە هەوڵماندا ئەو تەأسیراتەی نەبێت لەسەر بوارەکەی ئێمە، بۆیە ئێمە توانیمان کەمێتێک باش دابین بکەین لە چاو ساڵانی پێشوودا. باشە تۆ باس لەو کرە و گەنمە ئەو بنەتەوە کە دەهێنرێت لە تورکیاوە دەهێنرێت و کارەکەوەیە کە گەنمی خۆمان ناوخۆی هەرێمی کوردستان جۆرەکەی باش یاخود زۆر باش نییە کە بۆ بنەتەوە پشت بە بەرهەمی دەرەوە دەبەسرێت؟ نەخێر لەوەیانە نییە. ئێمە دیارە نەوعی گەنم فەرقی هەیە. ئێمە چەند نەوعێکمان بوو پێشووتر لە ناوچەکەی خۆمان دەمانچێنا. یەکێک لەو جۆرانە گەنمی شام 6 بوو، شام 4 بوو، گەنمی ئاراس بوو و پێشتریش گەنمی جۆری تر هەبوو وەکو مەکسیباک و قەندەهاری و جۆری تر. بەڵام ئەو گەنمانە دیارە گەنم هەر چەند ساڵ جارێک پێویستی بە نوێبوونەوە هەیە تەدەهورەکات، ئەو سیفاتە ویراسیانەی کەم لە دەست دەدات. ئەگەر چەند ساڵێک مدەوری پێ بکە ینی بیچێنیتەوە دووبارە بەرهەمی بێنیتەوە توانای ئینتاجی دا ئەبەزێت، بۆیە پێویست دەکات نوێ بکرێتەوە و گەنمی بنەتۆوی پەسەندکراوی نوێ بخرێتە ناو جوتیارەوە تا بتوانرێت مستەوای ئینتاج بە ڕێژەیەکی باش بهێڵڕێتەوە. هەر ئەوە وای کردووە ئەوە چەند ساڵێکە ڕێژەی بەرهەمهێنانی گەنم لە هەموو هەرێمی کوردستاندا بەرەو سەرەوە دەڕوات. ینی ئەگەر ئێوە متابعەتان کرد بێت احتیمالە ڕێژەکانتان لا نەبێت، ساڵ لە ساڵ ئێمە بەرهەمی گەنممان زیادی کردووە لەم چەند ساڵی دواییدا. بەڵێ لەگەڵ زیادکردنی بەرهەمی گەنم و بەرهەمی گەنم بەگشتی لە هەرێمی کوردستان پێ وایە ینی تا چەند وەزارەتی کشتتوکاڵ کاری کردووە یاخود لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بۆ
سایلۆکان بکردنەوەی سایلۆکان کە یەکێکە لە کێشە گرفتەکان تا کوێسا کە بەشی هەڵگرتنی بەرهەمی پێویستی گەنم سایلۆنی لە هەرێمی کوردستان هەرچەندە سایلۆکان سەر بە وەزارەتی بازرگانین بەڵام تا چەند بەگشتی وەزارەتی کشتوکاڵ لە استراتیژی کارکردنیدا کاری کردەوە بۆ هەڵگرتنی و پاراستنی بەرهەمی گەنم باس لەوە کرد کە ساڵانە بەرهەمی گەنم زیاد دەکەوە تا چەند هاوشان کار بۆەوە کراوە کە کار بۆ پاراستن و هەڵگرتنیشی کراوە. دیارە لە ئینتاجی گەنمدا یەکێک لەوانەی کە پێویستە ئەبێت کۆگات هەبێت واتە سایلۆ بۆ ئەوەی تۆ بەرهەمەی تیاغازن بکەی. ئێمە ئەم ساڵ نزیکەی 900,000 تەن گەنممان هەبوو جێگای 120 گەنمەکەمان نەبوو لە هەرێمی کوردستانەوە بەداخەوە هەمووی لە گۆڕەپانەکان دانرا. وەکو هەوڵدان بڵێ ئێمە دیارە من چەند ساڵێکە ناو وەزارەتی کشتوکاڵم ئاگام لێیە چەندین نووسراو کراوە چەندین هەوڵ درراوە چەندین کۆبوونەوەدا باس کراوە ئەم بوارە ئەوە نەبێ لە کۆبوونەوەکاندا باس نەکرابێ بەڵام حکوومەتیش هەوڵی داوە بەڵام هەوڵەکان لە ڕادەی پێویستە نەبووە بۆیە من ئەتوانم بڵێم ئەو هەوڵانە ئاکامەکەی تا ئێستا دیار نییە لەبەر ئەوە ئێمە لە ناوچەی گەرمیان سایلۆیەکمان هەبوو پێش ساڵێک خراوە بواری جێبەجێکردنەوە و یەکسەر کارەکانی وەستێنرا لەبەر کێشەی بوجەی دارایی ئێستش سایلۆیەکە بووە ئەم ساڵ لە سنووری گەرمیان کە گەنم وەربگرێت بەڵام چی؟ هیچ سایلۆیەکە بوو ئەم ساڵ لە سنووری گەرمیان گەنم وەربگرێت ئەم ساڵ سیارەکە دووبارە بەداخەوە ئێمە بنکەیەکمان هەیە سایلۆمان نییە لە گەرمیانە یەک بنکەمان هەیە لە گۆڕەپانی ساڵە حاغای پێڵێن نزیک شاری کەلارە باشە بەرهەمی گەنمی ئەم ساڵی گەرمیان ئێوە چەند بووە ئەو بڕێ و بەرهەمەی کە بەرهەم هێنراوە گەنم لە گەرمیان چەند بووە؟ ئێمە وەکو ئاماری دروست ڕەنگە نەتوانین ئەگەر بە نزیکەیش بێت لەبەر ئەوەی سایلۆمان نییە تاکو بە نزیکەی 100,000 تەن ئینتاجمان هەبووە لەبەر ئەوە ئێمە زۆربەی گەنمەکەی لە ناوچەی گەرمیان هەیە زوو پێدەگات سایلۆی سلێمانیش درەنگ دەرگا دەکاتەوە بۆ جوتیاران بۆیە جوتیارانی ئێمە هەموو ساڵێک نەک ئەم ساڵ دەیبن بۆ سایلۆکانی دووس و دیالە و بەغداد بۆ خواروی عێراق لەوێ باشتر لیان وەرئەگیرێت و نزیکیشە بە حکمی منتیقەکەی ئێمە سایلۆکانشیان لە کاتێکدا دەرگا دەکەنەوە لەگەڵ ناوچەکەی ئێمەدا گونجاوە بۆیە بەشێکی زۆر لە گەنمەکەمان جوتیاران دەیبن لەوێ دەیفرۆشنەوە بە حکوومەتی عێراقی بەشێکی کەمیشی دەمێنێتەوە لە ناوچەکەی خۆمان تەسلیمی سایلۆی بنکەی وەرگرتنی گەنمی ئەەکەن لە ناوچەکە ئەو بنکەتوانێ وەرگرتنی ئەو بەرهەمەی هەیە و دواتر بە جۆرێکە وەکو شوێنەکانی ترکە لە هەندێک شوێن کە بینیمان بەهۆی بارانەوە زیانێکی زۆر بە بەرهەمی گەنم گەیشت بوو وەڵی گەنم دیارە لە گۆڕەپانە دای بنیت هەر زیانی بەر ئەکەوێت چی بەهۆی تیشکی هەتاوە بێت چی بەهۆی بارانەوە بێت چی بەهۆی مێرووەوە هەبێت چونکە تۆ لەو گۆڕەپانە دای دەنەی دەیان جۆری مێرو حەشەرات هەیە احتیمال هەیە بچێتە ناو ئەو گەنمە خۆچار ناکرێت بە ئاسانی ڕاستە دەرمان دەڕژێنی بە دەوریدا بەڵام دیارە هەر تەئسیرات ئەکات و هەموو تەیر و تیور بەسەرێوەیەتی جگە لەوەش خۆتان ئەزانن ئەم ساڵ ئەوە لە ناوچەی ئێمە دەوروبەری 100 ملیم باران باریوە تەئسیرات دەکات ئەرەوەڵا بەڵێ تەئسیراتی هەیە لەسەری باشە ئەگەر ناوچەیەک 100,000 تەن گەنمی بەرهەمی ساڵانەی هەبێت کە ئەگەر سایلۆی نەبێت ئەمە پراوێز خستن نییە پێت وایە پێ پراوێز خستنی کەرتی کشتوگاڵ بە تایبەت دانەوێڵە نییە وەڵی ئەوەی کە من شیکاری بۆ بکەم دەبواە زووتر بکرایە بەڵام ئیتر دیارە لە وڵاتەکەی ئێمە بەداخەوە زۆر جار هەوڵ ئەدرێ و هەوڵەکان ناچێتە سەر یا مەسەرەن لە نیوەی ڕێگا پەکی دەکەوێت ئێمە شەروامان بەسەر هاتووە لە سایلۆکە کراوە بڵێم یعنی ئیحالە کراوە بۆ کۆمپانیاش بەڵام ئیتر بوو ئەم ئەزمەیە هاتە سەرە جێبەجێ نەکرا ئەگەر ئەم ئەزمە نەبوایە ئێمەش سایلۆمان دەبوو وەکو سایلۆی سەید سادق و سلێمانی کە دروست کرا بەڵام کۆماوەی ساڵ و نیوەکە ینی قەیرانی دارایی کەمتر لە 2 ساڵە هەرێمی کوردستانی گرتوتەوە بەگشتی ئەو پرۆژەی سایلۆی کە باست کرد توانای وەرگرتنی چەندی دەبێت دەتوانرێت پێداویستەکانی گەرمیان پڕ بکاتەوە واتە بڕی بەرەمهێنانی گەرم و دانەوێڵە لە گەرمیان لەو سایلۆدا جێ بکرێتەوە گەر تەواو بێت پرۆژەکە
نەخێر ناتوانێت بەڵام باشە 40,000 تەن گەنم ئەگرێت کە 40,000 تەنی گرت دەتوانن چەند هینێکیش کراوە ساحەیەک گۆڕەپان لە تەنیشت ئەو سایلۆ دروست دەکرێت ئەویش توانای وەرگرتنی چەند هەزار تەنێکی هەیە بەگشتی ئەتوانین بڵێن کێشەکە لە چارەسەر نزیک دەکاتەوە بەڵام چارەسەری بنەڕەتی ناکات بەڵێ کاک سیروان دوا پرسیارم دیارە هەفتەی ڕابردوو شەپۆلێکی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەپێی پێشبینیەکە ژناستەکان پێدەچێت لە کۆتایی ئەم هەفتەشەوە شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان بکاتەوە ئەمە کار ناکاتە سەر دواخستنی وەرزی چاندن لە هەرێمی کوردستان بەتایبەت لە ناوچەی گەرمیان وەرزی چاندن دوا ناکەوێت نا بە پێچەوانەوە ئەگەر باران تا زیاتر ببارێت لە ناوچەی گەرمیانە زیاتر گرنگی هەیە ئەم ساڵ لە کاتێکی باشدا بارانباری کاتەکەی زۆر ملایم بوو ئەگەر بارانی تریشی بەدواوە بێ باشتر دەبێت ناخێر تەسیراتێکی وا ناکات بگرێت تەسیراتەکەی بە پێچەوانەوە لە باشیدایە ئەگەر بارانەکە چەند ڕۆژێک بەردەوام بێ بەڵام ئەگەر بارانەکە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت دیارە وەرزی چاندن دۆ ئەخات دڵنیایەوە. بەڵێ سپاس بۆ سیروان حەسەن بەڕێوەبەری بەرهەمهێنان و پەسەندکردنی تۆ لە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی گەرمیان.